ئەم پێشانگایە کە بەدی هاتووە لە دوو بەخشی ئاکاسی وە گرافیک لە مۆزوعە کاسیەکەمانە کە بە مەردۆمنیگاری و مۆزەلاتی ئیجتیماعی و چوینەتە بەرەوە و لە قسمەتی گرافیشە بۆ مۆزوعات زیست محیطی بۆحرانهایەک وەک دۆخانیات ئێتیات چوینەتە بەرەوە و ئەم پێشانگایە پێکاتووە لە کارەکانی مناڵەکانی پایەی 11 و 12 ئەم هونەرستانە کە لە سەتا عالیە بەرگوزار بووە دانش ئامۆزەکانی ئەم هونەرستانە شکر بۆ خۆتوانیانە لە فستیڤاڵهای گەورەی کشوەریە کەس بە عنوانکەن و ناوی شارە سەقز لە مەجامع و مەحافلی گەورەی کشوەرە بدرەوشێنەوە و زۆر خۆشمان بە خۆشحاڵ و بەختەوەرە زانی کە هونەرستانە ئازادگان بووە بە پاڵپشتی ئەم هونەرمەندانە کە نەسڵە نوێنێکن کە تازە سەریان هەڵاوردە کە یەکێ لەوانە جنەب ئاغای ئارەش بەهمەنیە کە ئێمە مفتەخەرین کە هەم لە عەرزەی ئەدەب و ئەخلاقا و هەم لە دانشە فەنیە شکر بۆ خوا سەرامەت بووە و یەکێ لە ئاسارەکەی بینین هەم لە جایزەی جانیە تەسویرە ساڵە شکر بۆ خوا قبول بووە و هەم ئەوەی کە لە مەجلەی سوێدیە یوپیکە توانیەتی بە چاپ بگەیە حتا چەندینیانە شاید ئەکسی تریش هەیە لەم بوارەوە بەڵام ئەم ئەکسە زۆر تایبەت دەرهات حتا خۆشی نەیزانانی کە من ئەکسم لێگردووە و ئەوەیە کە ئەو ئەکسێ باکسێکی جیاوازە بیر کردووە کە پڕە لە حسێکی نیگەرانی و نائۆمیدی و فەقر و بەدبەختی. هەرو جۆرێکە من لە مانی عزیز و خۆشەویستم بیستە کە مانی بۆ دیدۆ بۆ چەشنەوە ئەم ئەکسەی سەبت کردە کە بەڵێ ئەو فەردە بەسەر دەرد و خەم و پەژارەی خۆیە وەکو یەکدانم مەرهەم ڕوانیەتە ئەو سیگارە و بۆ چەشنەوە ئەو سیگارەی هەڵوشیە کە بیکا بەسەر ئەو دەرد و خەم و پەژارە و ئەو دەرد و خەم و پەژارەی پێدا بمرکێنێ کە توانیەتی بەم ئەسەرۆ لە بێناڵهای کشوەریە عەرزەیە ئەندام کە لە ڕێگا هەر جۆرەیەوە خەریک بووم کە سوژە گەڕام بدوای ئەکاسیە ئەم ئاغایم دیت و دیتم کە زۆر زۆر جوانە و سیگارە ئەکێشێت و ئەو دووکەڵەی هەڵەمژێت دیدگایی بۆ من دروست کرد کە بدوای خەم و خەفەت و ڕەنجێک کە هەیەی ئەو سیگارە ئەکێشێ و دووکەڵەکەی لە ناخی دڵیەوە هاتە لێرە. ئەم ئەسمانە لە جەژمارەی خانە هونەرمەندانی ئێرانە ڕاهیابی بووە و ئیشەڵا نمایشگاکەی بەرگوزارە بێت. لە سەبتی ئەم تەسویرە هەرو جۆرێکە من لە خۆیانم بیستە گویا لە مۆقعی شکارە ئەم تەسویرە متوەجەی فەردێک بوون کە فارغ لەو تەکاپ و هەوڵ و تێکۆشانەی کە هەر کەسێک لە زندگی خۆمانە بۆ ژیان و داهاتوومانی ئەدەین ئەم فەردەی دیوە کە زۆر بە ئاسایی زۆر بە خەیاڵێکی ڕاحەتەوە لێگەڕاوە وەکو چۆن ئەڵێ باوە تاکەی هەڵات و تاکەی نەسرەوتن ماوەیەکیش لابین بۆ پشودان و حەسانەوە خەب باسە بروز ئەم ئەسەرە بووە کە خۆشبەختانە لە خانەی هونەرمەندانی ئێرانە توانیەتی لە جەژمارەهای مختلفە بنەمایش دەربێ و کەس بە عنوان کە و باعث افتخارە ئێمەیە کە لە ئەو سنەکەما لە ئەو تەمەنەکەما ئەم ئەزیزانە توانیانە لە ئەو سەتحا بدرەوشێنەوە لە لەباری ئەخلاقی و لەباری کاری واقعەن وابوون کە مخۆم حتا لەحزەیەک لەگەڵ ئای خانجا و لەگەڵ ئای کاریگەری شەخسەمان کە نمایشگاکە لە ناونم مەدرسا بەرگوزارکردن نەهێنین دەرەوە وەلی لەباری ئەخلاقی و ڕەفتاری و ئێمەتان قانع کرد کە نمایشگاکە لە سەتحی شارەدا بین چون شایستگی ئێوەتان هەیە وەلی تەنها هەدەف ئەوە بوو کە ئەم نمایشگا نەتیجەیەکی ڕۆحی و کاری بۆ ئێوە بێت یانی لەباری ڕۆحی و ئاچنان تاسیرێکی بێت لە ئێوە کە ئەنگیزەیەکتان تیا ئیجاد کە بۆ ئیدامەی مەسیری تەحسیلی و کاریتان و هەم بۆ ئێمەش باسخوردێکی ئاچنان خۆشی بێت لە حازی دیتنی قیافەهای ئێوە کە لەم کارە لەزەت ئەبن کە ئێمەش شەوق پێیاکەن کە ساڵی ئایندا ئێنەرژیەکی زیاتر دابنین بۆ کارەکەمان بۆ ئامۆژش بە ئێوە و خولاسەی دامەدانی مەسیرمان. هونەر قیمەت نانێتە سەری یعنی ئەگەر ئێمە لە تمەنێکەوە تا سەدمان بەحسی لەکەین هیچ کارێکمان نەکردە ئەو زەحمەتە جوانانە ئێوە ئەو کارە شیرینانە کەم چەند ڕۆژە من افتخارم پێکرد جبران ناوێتەوە یاخوا دەستان خۆش بێت یاخوا لە جێی باڵاتراتان ئەم دیدە جوانە جەدیدەن نسبت بە ڕشتەی فۆتۆگرافی کە ڕشتێکی جدیدە بەدی هاتووە تەشەکر ویژەمان هەیە لە کادروە ئەوامڵە ئیجرایی ئەلەل خصوص جەناب ئاغای ئیزەتگەروە مابەقی هاوکارانە ڕشتەی فۆتۆگرافی کە توانیمانە بە حمایەت و پشتیبانی هەیە ئەوان لەم ڕشتەوە هەم ئەدەوات و تەجهیزاتی کافی کە لازم بووە بۆ ڕشتەکە بەدیان هاوردووە و توانیەتی
پاڵپشتێک بێ بۆ ئەم نمایشگە.